کامڕۆکە بانگێشکراون بۆ ئەم ڕاستمە بە بۆنەی ڕۆژی کۆچی دوایی بەڕێز مەحروم مەلا مستەفای بەرزانی ئێمە بۆ بۆنەوانێ پێش هەموو شتێک خەم و پەژاری خۆمان دەردەبڕین نسبەت بە کۆچی دوایی مەرحوم مەلا مستەفای بەرزانی و هەروەها خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە بانگێشکراین بۆ مەراسمەی لە خەبات و تێکۆشانی پارتی دیموکراتی کوردستانی عێراق لە ساڵهای ساڵەکە لە مێژووی گەلەکەمانە نەخش و ڕەوتێکی زۆر باش و بەرەو پێشچوونی هەیە. ئێمە هیوای سەرکەوتنی زیاتری بۆ دەخوازین لە بواری خەبات و تێکۆشان نسبەت بە مافەڕەوەکانی گەلی کورد لە کوردستانی عێراقدا و هەمیشەش هیوادارین پارتی دیموکراتی کوردستان ببێتە پارتێک کە ببێتە نمونەیەک ببێتە باوکی هەموو پارتە کوردستانیەکان لە چوارپارچەی کوردستانی ئێرە ڕۆژهەڵاتدا. هیوای سەرکەوتنی بۆ دەخوازین ئێمە وەکو حیزبی دیموکراتی کوردستان لەو بوارەوە هەمیشە خۆمان بە پشت و پەنای دەزانین کە لە خەبات و تێکۆشانی پارتی دیموکراتی کوردستانە ئێمە مێژوویەکی دوور و درێژمان هەیە لە دوای زمانی کۆماری خودمختاری کوردستان مەرحوم بارزانی کە بە خۆی و لەشکرەکەیوانە هاتوۆتە هاوکاری کۆماری کوردستان و لەو کاتەوە پەیوەندێکی باش و پتەومانەیە و هیوادارین تا سەرکەوتوش ئێمە ئەو پەیوەندەمانە هەبێ و وەکو یەک چاو لە سەرکەوتن و مافەڕەوەکانی گەلی کورد لە کوردستانی گەورە بکەین. هیوای سەرکەوتنان بۆ دەخوازم.